سڵاتان لە بێبینەران و بیسەرانی خۆشەویست من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئەوەی خۆشەوی شاد بوومەوە. ئەمڕۆ لە کۆلێژی ئادابین و دەمەوێت لە خوێندکارانی ئەم کۆلێژەیە بپرسم چ جیاوازیەک هەیە لە نێوان قۆناغی ئامادەی و قۆناغی زانکۆدا. ئەخۆ چ دیاردەیەکی ناشرین ئەوان لە زانکۆ بەدی دەکەن و هیوان وایە کە ئەم دیاردەیە نەمێنێت. پێویستە چۆن پێشوازی لە قۆناغی یەکان و قۆناغی یەکان پێویستیان بە چیە؟ ئەخۆوان کە قۆناغی یەک بوون پێویستیان بە چی یارمەتیدانێک بوو. ئەم پرسیارانە و چەندین پرسیاریتر تایبەت بە ژیانی خوێندن و ژیانی خوێندن لە زانکۆ لە خوێندکاران دەکەم. من دەپرسم و ئێوەش بینەری بەرنامەکەمان بن. تۆ چەندەم ساڵتە لە زانکۆ ئێستا لە چ قۆناغێکی؟ من قۆناغی دوویمە لە بەشی ڕاگەیاندن. کەوتوبی ئینشەڵا لە داهاتوو دێتە نێو پرۆسەکان ڕێک. ئێستا لە نێو هیچ کەناڵێکیان لە هیچ دەستگایەکی ڕاگەیاندنی ژەکەی؟ من ئێستا بۆ سەرقاڵ بوونم بە خوێندن و هەندێک کۆرسی زمان و شتیوە بڕێک مەشغوڵم بۆیە کاتی ئەوم نییە بەڕاستیان لە کەناڵێک بەردەوام کار بکەم. زیاتر هەوڵدەم لە کارتەکانی دیکە لە بەشەکانی دیکە لە زمان وەکو لوغات ئەوانە خۆم پێش بێخم. دەست خۆش بێ. باشە تۆ کە لە قۆناغی ئامادەی ویوەستە لە قۆناغی زانکۆی چ جیاوازیەک لەو دوو قۆناغە دەبینیت؟ جیاوازی قۆناغی ئامادەی لەگەڵ زانکۆ چییە؟ بەڕاستی ئەگەر سەیری جیاوازەکەم بکەن جیاوازەشی یەکجار زۆر گەورە هەیە چونکە لە زانکۆ ئەو کەسێک کە دێت زانکۆ دێت پسپۆڕەکەی وەردەگرێت لە بەشێ هەر کەسێک دێت لە بەشێک پسپۆڕەکەی خۆ وەردەگرێت. بەڵام بەڕاستی لە نێو زانکۆ هەندێک دیاردەی ناشرین هەیە کە عنی جێگای داقە لەلایەن کەسانی ئەوە ڕۆشنبیر یعنی ئەو دیاردەنەوە وەکو چ دیاردەیە کە تۆ پێ دوایە ناشرینە کاتی وەکە قۆناغیەکان دێ بۆ زانکۆ. ئێمە لە نێو زانکۆ هەندێک دیاردە هەبوو هەرچەندە ئێستاکان بۆ تۆوە بەڵام پێشتر هەندێک دیاردە هەبوو لەمە بڕاستیان جێگای داغ بوو و قوتابی ئێمە یعنی جیاواز تێگەیشتووە لە زانکۆ لە دەرەوە کاتێک لە زۆر شوێن یعنی پرسیارە لە زانکۆ زانکۆ تەنها جێ ڕابواردنە نەخێر زانکۆ جێ کە تۆ پسپۆڕەکەی خۆت لێ وەردەگری. ئەلێرە بەڕای من سێ زۆر قوتابی هەیە کە دێت بۆ زانکۆ. لێک یا قوتابیانەیە کە دێت بە دوای دێت کە پسپۆڕەکەی وەربگرێت بە دوای خوێندن دەکەوێت. قوتابیەک دێت تەنها ئەوەیە کە بێ ئیشە لە ماڵەوە هیچ کارێکی نەدەوێت لێرە ڕابێتن. هەندێک لە کەسانی تر هەیە بەڕاستی زۆر بەداخم بۆ ئەوانە دێن بە دوای ڕابواردن بە دوای کچ و بە دوای تعلیق قوشتی ها دەکەون یعنی بەڕاستی جێگای داخە بۆم نەما. زانکۆ شوێنێکی ئەکادیمیە چۆنە بێبێتە جێگای ئەم شتانە پێویستە قوتابیانی زانکۆ چی بکەن؟ ئەمە لەسەر چێە چارەسەر بۆ ئەم کێشانەدا بنێ بۆ نمونە کێشەی عرضکردنی جلوبەرێک یان عرضکردنی سامان لە کۆلێژەکان. ئەمە پێویستە بە شتێکی حکومییان پێویستە تاکی ینی قوتابی زانکۆ لە خۆیەوە هەست بۆ ڕۆشنبیری بکات و خۆی بگۆڕێت. ڕۆشنبیری تاکی کورد یعنی بە تایبەت ئەوانەی کە لە زانکۆنەوە ئەو کەسانێک کە ئەکادمینا نەگەیشتۆتە ئاستێک کە ئەم جیاوازیە نەمێنێتن. وازان کە هات بۆ زانکۆ تەنها جێگای فاشیۆنە بێخۆی عرض بکاتن نەخێر ئەمە جیاواز. ئێمە زۆر کەس هەیە لەگەڵ ئێمە دێتن وانەکانی خۆی بەواشی ئیشەکانی خۆی دەکات لە زانکۆ دەگەڕێتەوە ماڵەوە. زانکۆ جێگای خوێندنە نەک بێ خۆت عرض بکەیت لە پێش کەسانی تر و زانکۆ بێت جیاوازی هەموو چینەکان دەگرێتەوە. پێویست ناکات تو لە بەردەم کەسانی تر خۆت عرض بکەیت. ئەگەر خۆت عرض بکەیت بڕۆ جێگایەکی تر خۆت عرض بکە باشترەوە. تۆ لە خۆتەوە لە تاکی خۆتەوە چیت کردو بۆ قۆناغی یەکەکان؟ چۆن هاوکاریان بووی لە سەرەتای دەستپێکی خوێندنیان؟ ئەمڕۆ دووەم ڕۆژی دەستپێکی قۆناغی یەکە تۆ چیان بۆ ئەەکەی؟ بەڕاستی منەوەی پێم بکرێت لە توانم دابێ تەقسیری ناکەم ئینشاڵڵا تاوەکو ئێستا ڕاستی کەسیش یعنی ناتۆ لە بەشەکەمە تاکو ئێستا دەوام دەست پێ نەکردووە کە یارمەتیان بدەن لە خزمەتیشدان بۆ قوتابێک کە بیەوێتن زانیاری وەربگرێت لەسەر قۆناغیەک لە خزمەتین. چ جیاوازیەک هەیە لە نێوان قۆناغی ئامادەی و قۆناغی زانکۆدا؟ قوتابی ئامادەیە تەنها وەکو بێژن گوێگیرێکە ناو پۆلێت خوێندنێدا. زانکۆ جێگای خوێندنە نەک بێ خۆت عرض بکەیت لە پێش کەسانی تر. ئێمە لە قۆناغی پەروەردە و فێرکردن هاتوونێتە قۆناغی فێربوون و خوێندنی باڵا. دیاردەی قیقاقیقیان قاس ئەڵبەتە خۆشبەختانە کە کەم بۆتەوە بەڵام هەربوونیشی ماوە بەڵام پێویستە ئێمە ئەو دیاردەیە لە ناو خۆمان نەهێڵین. لەگەڵ کۆمەڵە هاوڕێت شەر پرۆژێکمانە دەستە چۆنێتی پێشوازیکردنە قوتابیانی قۆناغی یەک. دیاردەی فاشۆن و مۆدرن و واستەکەم زانکۆ جێ خوێندن نەماوە بەس تەنها جێ فاشۆن ئەو شتانەیە. قۆناغی زانکۆ هەستێکی خۆشترە و بەڵکو لە کراوەترە.
قوتابی کە لە قۆناغێک مەرحەلەیەکە دوسە مەرحەلەیەکی تر لەسرە دنیایەکی تر کەواتە جیهانێکی تر دەبینین. جیاوازی نێوان مامۆستا بینی قوتابی و مامۆستا شێوازی وانەوتنەوە لە هەموو شێوازەکانە تا شێوازی ڕەفتارت لە ناو کۆلێژ هات و چوونت لە هەموو شێوازەکان جیاوازە. ڕێزکەیەکە بۆ خوێنن مانەتوانی بۆ واسی زانکۆ زیاتر فێروی بەڵام هەرچی قوتابخانە بوو لەیە فێریان دەکردی معنی لەسەر دوواجب بوو دەچێ ماڵەوە دەتخوێن. تازە دەستت بە خوێندن کردووە؟ باشە تا چەندەم شوێنت بە دڵی خۆت هەڵبژاردووە؟ من وەکو قوتابیەکی قۆناغی یەکەمی زانکۆی سەلاحەدین بەشی ڕاگەاندن زۆر ئەم بەشەم بە دڵ بوو بەخواستی خۆم هاتوومە و بەڕاستی بەشەکەم لە خۆما دۆزیەوە و پێشوازیکردنی زانکۆ بۆ تۆ چۆن بوو کە هاتیتە ناو زانکۆ هەستە کرد ئێرە ینی پرۆسەیەکی نوێی خوێندنە جیاوازە لە خۆناغەکانی ئامادەی ئەو جیاوازیانە چی بوو کە تۆ بینیت؟ یەکێ لە جیاوازیەکانی ئەم بەشەی من کە بۆی هاتووم بەڕاستی بەشێکە کە زۆر گرنگی بە خوێندن و خوێندەواری دەدا منیش تۆزێ لایەنی خوێندن و خوێنەواریم باشە و بۆ مەسەلەی پێشوازیەکەش بەڕاستی پێشوازیەکی زۆر باشیان لێکردی مامۆستاکانمان زۆر بەڕێزن بەڕاستی سەرۆک بەشەکەمان کە بەڕاستی من کە ئەوم بینی حەزم لە بەشی ڕاگەاندن کرد و زیاتر لە دڵما چەسپا. باشە چەند ساڵ بوو دیاردەیەکە بوو قۆناغی یەکەکان زۆر جار ئەشکاندرانەوە لای قوتابیەکان تا چەندەم شتێت لە کۆلێژی ئادا بوو بە تایبەت بەشی ڕاگەاندن شتێت بین. من خوێندومەتەوە کە ئەلێ قاس کەسێکی لەناسراوە بینێ قیوەقیوەکە یعنی ئەوێ خولی دووەمەکان و سێمەکان قیوەقی نەکەن ئێمە لێیان بکەین بۆیە ئێمە کەسی نەناسراوە بین ئێمە قیوەقیوەکەین. تا چەند ئەو شتەیە کرا لە نێو زانکۆ؟ بەڕاستی ئەم ساڵ ئەو ئەوە نزیک دووسێ ڕۆژە داوامەکەم کۆناغی ئەم شتت بینی لە کۆلێژیادا؟ بەڕاستی نەمدیوە زۆر شانازیشی پێواکەم ئەوە شتێکی زۆر بەلام و ناشرینە چونکە من ئەبێ ئەو کەسێک کە ئەو کاراناکە خۆی بێنێتە جێ من کە ئەوی ساڵێک قۆناغی یەکەم بووە کە ساڵێک قۆناغی یەکەم بووە و قیوەقیویان لێکردەوە چەندێ بەلایەوە ناخۆش و چەندێ بەلای مەرحەلەیەکەکانی شۆ ناخۆشە. قوتابیان چۆن پێشوازیان لێکردن قۆناغەکانی تری چیاناتن هاو کارتان بن؟ بەڕاستی قۆناغی 2 3 4 هەر هەمویان بە شێوازێکی جوان پێشوازیان لێکرد وتیان چیتانەوێت لە خزمەتان منیش زۆر بە دڵمە. باشە لەو چەند ڕۆژەی داوام چ جیاوازیەکت بینیە لێرە لەگەڵ قۆناغی ئامادەی شتێک بە جیاوازە بینی مامۆستاکان نازانم بیناکە تۆ چ شتێک بە جیاوازە بینی؟ بەڕاستی لە مەکتەب یعنی دەرسە خوێنی بە معنای کەلیمە دەرسە و حڕیەتێک نییە وەکو ئەوەی لە زانکۆ هەیە. زانکۆ تۆ لە زانکۆ سێ شتەیە کات بەسەر بردن یعنی زیاتر تێکەڵاو بوونی خەڵکو و زیاتر پەرە بە مێشک دەدەیت و خوێندنیشی لەگەڵە بەڵام لە مەکتەب کەسەکان لە هەموو شارەکان ینی لەوانەیە لە کلاسەکەی ئێوە چەندین من چەند کەسم لێرە ناسیوە لە دووهۆک لە هەولێر خۆم سلێمانیم لە هەولێر لە دووهۆک لە گەرمیان کەلار زۆر کەسم لێرە ناسیوە و شانازیشیان پێواکەم. تۆکو قوتابیەکی زانکۆ ئەم ساڵ چەندەم ساڵتە لە زانکۆ دەخوێنیت؟ قۆناغی دوومە. باشە لە مێژنیە لە زانکۆی لەوانەیە هێشتان کۆمەڵی یادگاری ئامادەیت لە مێشک مابێ. باشە جیاوازی ئامادەی و زانکۆ چییە؟ چ جیاوازیک لە نێوان خوێندنی ئامادەی و خوێنی زانکۆ دەبینیت؟ ئەگەر لە دیدەیەکی پەروەردەی سەیریکەین ئێمە لە قۆناغی پەروەردە و فێرکردن هاتوونێتە قۆناغی فێربوون و خوێندنی باڵا ینی لەم قۆناغا شتەکان زۆر جیاوازن لە ڕووی وانە گوتنەوە وانە فێرکردن وانە خوێندن لەگەڵ پەروەردە زۆر جیاوازە. ئێمە ئێستا لە خوێندنی باڵا مامۆستایان لێرە جیاوازن لەگەڵ قۆناغەکانی تر مامۆستایان لێرە بە شێوازێکی تر هەڵسوکەوتر لەگەڵ دەکەن؟ باڵێ بەڵێ بێگومان ینی هەڵسوکەوتی مامۆستایەکان هەڵسوکەوتی پەروەردەکردن نەماوە بەڕاستی ینی هەڵسوکەوتی فێرکردنە ئێستا زیاتر هەوڵمان لەگەڵ دەدەن بۆ ئێمە داهاتوودا بتوانین بچینەوە پەروەردە و خزمەت بکەین و باشە تۆ پار ساڵ قۆناغی یەک بووی ئەم ساڵ دەتەوێت لە ڕێگەی شەشکەیەمەوە چی بە قۆناغی یەک بڵێ قۆناغی یەک پێویستە چی بکەم بۆی قوتابیەکی سەرکەوت و دەربچن و تووشی هیچ گیرگرفتێک نێن هەم لەگەڵ بەشەکەیان هەم لەگەڵ خوێندنەکەیان؟ ڕاستی قۆناغی یەک وەکو قۆناغی دوو بە خێراتنیش گەرمیان دەکەم هیوادارم ئەم ساڵیان بە عەقڵێکی کامڵتر و بە هەڵسوکەوتێکی جوانتر بێنە زانکۆ. بەڕاستی زانکۆ جێی هەنێشتی پەروەردەی نەماوە ینی لە قوتابخانە دەکرا لێرە ناکرێ دوایش وەک قۆناغی دووەکان یەک
وەک قۆناغی دووەکان بەخۆم وەکو خۆت ینی چیت کردووە بۆوان بەڵێ 3 تا 4 قوتابیم توانیتم یارمەتیان بدەم لە ڕووی گەڕانەوەی ناویان و چونیان بۆ تۆمار و یارمەتیدان و ناساندنی بەشەکەیان و جەدوەل و ئەم شتانە. باشە چ دیاردەیەکی ناشرین تۆ 2 ساڵە لە کۆلێژە بینی یعنی ئەمساڵ قۆناغی دوی چ دیاردێک پێ دوایە زۆر ناشرینەکە لە نێو کۆلێژەکان هەیە و حەزەکە ئەم دیاردەیە نەمێنێت. سوپاس بۆ خوا ئەگەر سەیری 4 ساڵ 5 ساڵ پێش ئێستا بکەین دیاردەیەکی ناشرینی ناو ناتۆرێکی ناشرینی قاز هەبوو بەڵام پارکە من هاتم بەڕاستی ینی دیاردەکە کەم بوو قازەیە لە تۆ کرا نەخێرە ینی بە خۆشحاڵیەوە ینی تۆش ناکی لە ئیستەڵەوەی نەم کردووە و ناشکەم چکە لێم نەکراوە ئەگەر لێشم کرابە بەڵێشی فراوان وەڵم دەگرت و بۆ قوتابەکانی ئەم ساڵ نایکەم بەڵکو بە یارمەتیدان و بە پێشوازی کردن و بە قسەی خۆش پێشوازیانێ دەکەم ئەم دیاردەیە پێم وابێ لە زانکۆیە حکومیەکان کەم بووتەوە بەڵام لە زانکۆی ئەهلیەکان پێم وایە زیاتر باوە. تۆ چ دیاردێکی ناشرین لە نێو کۆلێژ دەبینی ساڵانە هەستی پێ دەکەی وەکو قوتابیەکی کۆلێژ؟ دیاردێش ناشرین وەکو ئەم ساڵ بیدایەتی دەوامە مەرحەلەیەکان دێن بە شێوەیەکی جوان و ڕێک پێ پێشوازی ناکرێ و لەلایەن قۆناغەکان تر دەبنەوەی گاڵتەزار و گەمان پێ دەکەن و وەکو قاز و ئەو شتانە ناویان دەبن بەڕاستی دیاردێکی ناشرینە. دیاردە ئێستا ماوە لە نێو کۆلێژی ئاداب تۆ هەز ناکەی و دیاردە زۆر زۆر کەم بووە لە چەو ساڵانی ڕابردوو؟ بەڵێ ئەم دیاردێ چەو ساڵانی ڕابردوو بە شێوێکی بەرچاو لە کەمبوونەوە کەمیش بەوەش دەڕێی مامۆستایەکان ڕێنماییان کردووە لەخوای بەزیاد ئێستا قوتابیەکان خۆیان ئەو دیاردیان نێشتەوە پێیان دیاردێکی ناشرین بووە. باشە زۆر جار دەبینین گلەیەوە دەکرێت کۆلێژ بۆتە شوێنی نمایشکردنی جلوبەرێک تا چەند پێ دوای ئەمە دیاردەیەکی جوانە لە نێو قوتابیانی کۆلێژ ئەم شتەیە هەبێ ئایا کۆلێژ شوێنی نمایشکردنی جلوبەرگە یان شوێنێکی ئەکادیمیە و پێویستە قوتابیان لێرە زیاتر هەوڵی خوێندن بدەن؟ بەڵێ بەتاکید کۆلێژ جێی علم و زانستە نەکو بێت جێگای شوێنی نمایشکردنی جلوبەرگ ئەمە دیاردێکی ناشرینەوە هیوادارین ئەو دیاردێ نەمینێ هەرچەندە ئێستا کاڵ بوویتەوە ئەو دیاردەیە و بە هیوان ئەو دیاردێ نەمینێ. باشە تۆ وەکو خۆت چیت کردووە بۆ قۆناغیەکان لە ئاستی خۆتەوە چۆن پێشوازیت لێکردوون؟ من بیدایەت هەر وەکو قوتابی خۆم لە بەشی ڕاگەاندن پێم وتونە بەم و ئەوەکانم قوتابی مەرحەلەیەکان وتەوە وەکو لیژنە قوتابیانیشماندانا بۆ پێشوازی مەرحەلەیەکان و پێشوازیان دەکەن بە جوانترین شێوە. تۆ ئەم ساڵ چەندەم ساڵتە لە زانکۆ؟ ئەم ساڵ قۆناغی سێنە. پیرۆزەوە تا ساڵی پار دەرچووی؟ پار دەرچوون و هاتینە قۆناغی سێ. پیرۆزە باشە تۆ لە نێو 3 ساڵی قۆناغی زانکۆ و 12 ساڵی قۆناغی ئامادەی چ جیاوازیەک دەبینی لە نێوان ئەم دوو پرۆس ئەکادیمیەی خوێندن؟ جیاوازی نێوان زانکۆ و ئامادەی جیاوازیەکی ئەساسی هەیە تێکەڵبوونی ڕەگەزەکان هەنی ڕەگەزی نێرومێ سەلا قۆناغ بەگشتی بەتابەت قۆناغی ئامادەی تەنها وەک بڵێ کوڕەکان یعنی هەموو کوڕ بوون و هەموو ڕەگەزی نێر بوون بەڵام جیاوازێکی کەوا دێنا قۆناغی زانکۆ تێکەڵبوونی ڕەگەزەکانە هەڵسو کەوتی مامۆستایان ناسینی قوتابیان کە لە تەواوی شارەکان دێن ئەمانش بە جیاوازی نبینیت؟ 100 جیاوازیە بەڵام بەداخۆنێک مامۆستای هەر بە چاوی ئامادەی سێری قوتابی زانکۆ دەکەن ئەو کاتی دەگەڕێتەوە سەر قوتابیەکەی چۆن هەڵسوکەوت لەگە مامۆستایەکەی بکاو ڕەتی بداتەوە جیاوازیان هەیە ناتوان بڵێم جیاوازیان 100% هەیە کراوەترە شێوازی ڕێست و وەک بڵێ نادی و کۆشکۆ بابەتانە جیاوازیان زۆر بزانم ئەم هاوڕێت چۆن جیاوازی نێوان زانکۆ و ئامادەی دەکات؟ هەڵبەتە جیاوازی زۆر هەیە لەو دوو قۆناغی خوێندن کە لە قۆناغی ئامادەی خۆن منەگە باسی خۆم بکەم من کە با بڵێن قۆناغی ئامادەیم تاو کرد داخلی زانکۆ بووم گۆڕان کاری زۆر هەیە بۆ نمونە تو لە شێوازی ڕواڵەت و لە شێوازی بیرکردنەوە لە شێوازی هەڵسوکەوتت کە داخلی زانکۆ دەبێت ئاشنای ژینگەیەکی نوێ دەبیت جیاوازتر لە ئامادەی شێوازی قاعەیان با بڵێن تێکەڵبوونی ڕەگەزەکان بێکەوە ئەو کە کاک مسلیمیش باسی کرد یان شێوازی بیرکردنەوە تاکو تو بە شێوازێک بیر دەکردو ئێستا گەورەتر بوویت قۆناغەکەت بڕیوە زیاتر بیرکردنەوە دەگۆڕێت لە نێو ئەو هەموو گۆڕانکاریە کە لە قۆناغی ئامادەی بۆ زانکۆ هەیە تۆ چ دیاردەیەکی ناشرین دەبینیت لە نێو زانکۆ کە خۆزگەت دەخواست ئەم دیاردەیەش نەبووایە بۆی زانکۆکە ئەنی جیاوازێکی یەکجار زۆری هەبووە؟ ئەو دیاردانی کە ئێستا بۆن منە کە
قوتابیێکی قۆناغی یەک بۆ نمە داخلی زانکۆ دەبێتن ئەڵبەتە بەخۆشبەختانە کە کەمیش بۆتەوە ئێستا دیاردەی قیقاقیقیان قاس ئەڵبەتە خۆشبەختانە کە کەم بۆتەوە بەڵام هەربوونیشی ماوە بەڵام پێویستە ئێمە ئەو دیاردەیە لە ناو خۆمان نەهێڵین و بە شێوازێشتر پێشوازیان لێ بکەین ئەو شێوازی پێشوازیە لەو دیاردەیە لە قیقاقی خۆ بگۆڕین بە شێوازی یارمەتیدان و هاوکاریکردیان لە ناساندنی بەشەکان لە ناساندنی خوێندنیان چیان هەیە و چیان نییە یانیش با بڵێن دیاردەی تر بۆ نمونە زانکۆ سەوای لە ئاتۆ بۆتە شوێنێک بۆ خواڕستکردن ینی هەر دەبینی ئەوە ڕۆژێک بە فلانش جلێ و ئەو بەسارە و ئەوای لە هاتووە هەڵبەتە زیاتر لە زانکۆ ئەهلیەکان زیاتر بەڵام لێرە لە حکومیەکان باوڕادێنێ بەڵام هەر بوونیشی هەیە باشە ئەم هاوڕێت بزانە خۆ چ دیاردەیەکی ناشرینی بینیەوە و هیوات خواستۆم دیاردێنە و بێت هەروەکو باسیوت کرد کۆمەڵە مامۆستا هەنە ئەنی بە شێوازی ئامادەی هەڵسوکەوت دەکەنەوە یەک بلو دیاردانێکە بگومان حەز ناکەی بمێنێت چ دیاردەیەکی تر هەیە کە حەز نەدەکرد لە زانکۆ بدبینی بایە من هەر سەرەتا زۆر چاتمە زانکۆ ئەو دیاردەی قیرەقیر هەر نەبوو قیقە قاز زۆر کەمی بەختی باش ئاوایە بەختت لیدا هیچ هەر نەمایە ئێستا هەندێک مایە هەندێک ینی هەندێک شێواز مایە ئەویادەتۆ بەرچاوت کەوتووە بەرچاوم نەکەوتووە هیچ بەرچاوم نەکەوتووە ئێستا لەگەڵ کۆمەڵە هاوڕێت شەر پرۆژێکمانە دەستە چۆنێتی پێشوازیکردنە قوتابیانی قۆناغی یەک سەرەتا فکرەکەمان وایە هەڵمەتێک لە سوسیال میدیا ڕابگەینین چۆنێتی پێشوازیکردن بە خاڵ دایبنین لێرەوە ئێوە هاوکاری قۆناغیەکان دەبن بۆ هاتنە ناو زانکۆ ئاشنابوونیان بە زانکۆ مەبەستان چیە زیاتر لەم پرۆژەیە 100% هاوکاریان دەبنە بەرەوەی قوتابی قۆناغیە کاتێک کە داخلی ناو زانکۆ دەبی وەک بڵێ چاوی نەکراوێ بەڕاستی ینی هەندێک ترس و لەرزی هەیە کە دێتن نازانی بەشەکان لەکوێیە یاخود نازانی بەگشتی شوێنەکان لەکوێ نازانی چۆنێتی و هەڵسوکەوتی ئێوە گروپێکن یارمەتی دەریانە بن یارمەتی دەریان دەبین و ئەوە پرۆژەی دەنووسینەوە دامانە بەر لەوێ قوتابیان بەڵێ باوکاری بەشەکەی خۆمان و ئەمادە دامانە ئینشاءڵڵا هاوکاریی باشیان دەکەین خۆشەویستان مەمانە ئاماژەیان بە شتێکی زۆر جوان کرد کە تایبەتە بە قۆناغیەکان بێگومان ئەمڕۆ دووەم ڕۆژەکە قۆناغیەکان دەستیان بە داوامی کۆلێژ کردووە دیارەوەن هەر قوتابیانی زانکۆن بڕیاریان داوە کە وەکو گروپێک وەکو تیمێک هاوکاری قۆناغیەکەکان بن لەو پێداویستیانەی کە پێویستیانە لە زانکۆ سەرەتا ناساندنی زانکۆیە بێگومان زانکۆ وەکو ئامادەی نییە ینی کۆمەڵێ شوێنی هەیە ینی گەورەترین جیاوازی ئەوەیە کتێبخانەی چەند کتێبخانەیەکی تایبەت بەخۆی ئێستا کۆلێژی ئادەبەوەی کە زانیاری مەبی دوو کتێبخانەی سەرەکی لەناو خۆی هەیە پێویستە قوتابیان بەو کتێبخانانە ئاشنا بکرێن بۆی بتوانن ئیضافەی معلوماتی خۆیان بکەن خۆشەویستان من پەیامی زیاتر بۆ ئێوە دەگوازمەوە هەر لە نێو زانکۆ دەمێنەوە و بینەرمان بن چ جیاوازیەک هەیە لە نێوان قۆناغی ئامادەی و قۆناغی زانکۆدا قوتابیل ئامادەیە تەنها وەکو بێژن گوێگیرێکە ناو پۆلێت خوێندنێدا زانکۆ جێگای خوێندنە نەک بێ خۆت عرض بکەی لە پێش کەسانی تر ئێمە لە قۆناغی پەروەردە و فێرکردن هاتوونێتە قۆناغی فێربوون و خوێندنی باڵا دیاردەی قیقاقیقیان قاس ئەڵبەتە خۆشبەختانە کە کەم بۆتەوە بەڵام هەربوونیشی ماوە بەڵام پێویستە ئێمە ئەو دیاردەیە لە ناو خۆمان نەهێڵین لەگەڵ کۆمەڵە هاوڕێت شەر پرۆژێکمانە دەستە چۆنێتی پێشوازیکردنە قوتابیانی قۆناغی یەک دیاردەی فاشۆن و مۆدرن و واستەکەم زانکۆ جێ خوێندن نەماوە بەس تەنها جێ فاشۆن ئەو شتانەیە قۆناغی زانکۆ وێ هەستێکی خۆشترە و بەڵکو لە کراوەترە قوتابی کە لە قۆناغێکە مەرحەلەیەکە دیستە مەرحەلەیەکی تر دیستە دنیایەکی تر کەواتە جیهانێکی تر دەبینین جیاوازی نێوان مامۆستا بینی قوتابی و مامۆستا شێوازی وانەوتنەوە لە هەموو شێوازەکانە تا شێوازی ڕەفتارت لە ناو کۆلێژ هاتو چوونت لە هەموو شێوازەکان جیاوازە ڕێزکەیەکە بۆ خوێنن مانەتوانی بۆ ڕاستی زانکۆ زیاتر فێروی بەڵام هەرچی قوتابخانە بوو لەوێ فێریان دەکردی معنی لەسەر دواجب بوو دەچێ ماڵەوە دەتخوێت تۆ چ جیاوازیەک دەبینی وەکو قوتابیەکی زانکۆ لە نێوان قۆناغی ئامادەی و قۆناغی زانکۆدا بەڵێ وڵی قۆناغی خوێندن لە ئامادەی ئەوەیە کات و بەس خەڵکی منتیقی خۆت لەگەڵا بەڵام لێرە لە زانکۆی بۆ نمونە ینی خەڵکی زۆر شوێن و زۆر شار و هەر بە لەهجەی جیاوازیش لەگەڵا ینی تێکەڵبوونێکی فراوانە تۆ لە نێو بەشەکەی خۆتان ینی خەڵکی چەند شارە لە گەرەگەرە و کەسان ئێستا بەبیرە بێت وڵا خەڵکی زۆر منتیقم لەگەڵا دۆک لەگەرە ناوەڵە بەس برادری دۆکیم هەیە بەڵێ لە داخلی زۆر باشە
تۆ وەکو کچێک چ دیاردەیەکی ناشرین لە نێو زانکۆدا دەبینی کە ینی پێی قەڵز دەبی حەز ناکەم دیاردەیە هەبێت وڵی ئەو کاتێک کە مەرحەلەیەکەکان دقیق و ینی گاڵتە پێکردن بە مەرحەلەیەکەکان ئەو زۆر پێ قەڵسم و ئەوەش دیاردەی فاشۆن و مۆدرن و واستەکەم زانکۆ جێ خوێن نەماوە بەس تەنها جێ فاشۆن ئەو شتانەیە باشە چەند ساڵی ڕابردووە ئەم ساڵیژە قیقەت بیست لە کۆلێژی ئادا نا ئەو ساڵ بەگشتی نمبینی ساڵی پاش زۆر بە دەگمەن ئەو شانم پێویستە چۆن پێشوازی لە قۆناغی یەکەکان بکرێت تۆ لە ئاستی خۆتەوە هیچ خزمەتێکت پێشکەش کردوون بەخوا ئەوەی بە من بکرێ لە خزمەتم ئەوەیە کە من شتێکیان پێویستە یارمەتیان بدەم بما ڕێنیشان پێویستە بەچی بوو پێویستم بۆ کەسێک هەبێ کە یارمەتیم بدا ینی یاری بە ئەوم نەکە بۆن مەبرە مەحەلەیەکە و هیچ نازانی و ئەو شتانە بکە یعنی یارمەتیانە دەم باشە خاتون تۆ پێ دوایە پێویستە پێشوازیەک یان چۆن پێشوازی لە قۆناغی یەکەکان بکرێت وڵی بە شێوازێکی جوان پێشوازیان لێ بکرێت چونکە سەرەتایەکە جیاوازە لەگەڵ مەکتەب قۆناغی مەکتەب زۆر جیا لەگەڵ کۆلێژ یانی پێویستە بە ڕێکوپێکی پێشوازیان لێ بکرێتن جیاوازێک دەبینی لە نێوان قۆناغی ئامادەی و بەراورد لەگەڵ قۆناغی زانکۆ قۆناغی ئامادەی زۆر جیا چونکە تو لەوانەیە تێکەڵابوونێک نەبێ لەگەڵ نێوان هەردوو ڕەگەزەکە و جیاوازی نێوان مامۆستا بینی قوتابی و مامۆستا شێوازی وانەوتنەوە لە هەموو شێوازەکانە تا شێوازی ڕەفتارت لە ناو کۆلێژ هات و چوونت لە هەموو شێوازەکان جیاوازە شتێکی ناشرین لە کۆلێژە بینی ینی حەزە کرد وێڕای هەموو ئەو جیاوازێنی کە لە ئامادەی هەیە لە زانکۆ کۆمەڵێ جیاوازی زۆر باشتر هەیەوەتە بەرەو باشی چووە بەڵام چەند شتێکی خراپیشی لەوانەیە بێتەوە ئەو دیاردانە چین و حەزناکی بمێنن واللهی ڕاستی ئێستا زۆر دیاردە هەیە مەسەرەن یەک لەو دیاردانە زۆربەی کچ و کوڕەکانیان بڵێ کەسە گاڵتە بە کەسەی وکاتن زۆر ناشرینە یعنی ئەو شتە بەڵێ هەیە ینی لە چاو ئەو پێشکەوتن و ئەو خوێندەواریەکە هەیەە زۆر جیاوازە یعنی ئەو پێشکەوتنە نییە لە ناو ملەتی ئێمەدا هیچ جیاوازێکی زۆر هەیە بوونی چی؟ بوونی قسە و قسەڵک بۆ کاتێک کە کچێک کوڕێک یانی زۆر ئاسایەگەر بۆنە زانیاری ئاڵگۆڕکردنە شتێکە پێویستیەکە ینی کەسە قسە لە سەرەکە نە ئەوانە کەپنوانە خۆشە ینی بە هزارها شێوە قسەیانە سەرەکە لە زانکۆ یەک پێ دوایەکێ لە دیاردە ناشرینە بەڵێ زۆر ناشرینە و دیاردەیە بینەرانی خۆشەویست یەکێک لەو جیاوازێنی کە لە نێوان قۆناغی زانکۆ قۆناغی ئامادەی هەیە هەبوونی کتێبخانەی بەو شێوەیە کە تۆ دەتوانانی بە هەویەی زانکۆکە دواتە ئەو بەشێک کە تۆ لی دەخوێنی پشگیری دەکات و تۆ دەتوانانی کتێب وەرگریت و لێرە کتێبەکان بخوێنیتەوە دیراسی کتێبەکان بکەیت و کتێبەکان تەنانەت بۆت هەیە ببیتە ماڵیان یەکێک لە جیاوازی هەرە گەورەکانی زانکۆ هەموو زانکۆکان ئەم جۆرە کتێبخانیانن و قوتابیان دەتوانن سوودمەند بن لێ و تایبەت قۆناغیەکان کەمتر ئاشنان بەم کتێبخانانە هیوامان وە زیاتر ئاشنا بن و پێی وە سەردانیم کتێبخانان بکەن بۆ زیادکردنی معلومات و ئیزافەکردنی معلوماتی خۆیان تۆ قۆناغیەکیت بەڵێ لە چ بەشێک وەرگیرێت زمانی کوردی زۆر پیرۆزە خۆشحاڵ بووی بەڕێزی باشە چ جیاوازێک دەبینی لە نێوان قۆناغی ئامادەی و قۆناغی زانکۆدا قۆناغی زانکۆ هەستێکی خۆشترە و بەڵکو لە کراوەترە وەکو قوتابخانە هەر مامۆستایەکانت بێن بڵێن نازم نابیستێ دەرەوە و شتیوا بکەی خۆ ئاسوودەتری خۆشحاڵتری و مامۆستایەکان لەگەڵ قسە خۆشتن و هەوەکو هاوڕێیەکەن بم چەند ڕۆژەی داوام بێگومانەوە کەم مەداوامتان کردووە مدەیەکی زۆر نییە توانیت هاوڕێتی لەگەڵ قۆناغەکانی تر یان لەگەڵ قوتابیانی تر پتە بکەی یان هاوڕێتیان لەگەڵ دروست بکەیت تا ڕادێکی کەمتان توانیمانەوانی ژارمەتیمەیان داوە هاوڕێکی باش بۆ خۆمان پیاکەین و لەگەڵیان چ دیاردەیەک لە زانکۆ بینی حەزەکەی دیاردەیەکی ناشرینە ینی تۆ لەوەی کە لە نێو زانکۆ بووی ئەو ساڵەکە و دیاردەیان نیشتووە پێیان وت قاس نەخێر ناڵێم نیان هێشتەوە ساڵەکە هیچت بینی لێرە یەکێک بە یەکێک بڵە قازیان ئەو قیقی بنەخێڵم ساڵەکە شتە نەبووە تەبلیغیان کردووە ساڵی کەم شتە نەماوە بەڵێ زۆر خۆشحاڵم خۆت ئامادە کردو کە پێت بڵێن هەرێ وەڵا بەڵام پێشیانەوتی نەخێر سپاس بخوا باشە تۆ چ دیاردەیەکی ناشرین بینیوە بەو چەند ڕۆژەی زانکۆ وەڵی چمان نبینیوە زاری نەخێر هەموو شتانی هەبوون کە جیاوازیانی لە نێوان ئامادەی و لە نێوان زانکۆ جیاوازەکان شتی جوانن بەڵێ شتی جوان ئازادی زیاترمان هەیە ئەوە تێکەڵبوونیش ئەو یعنی لەگەر هاوڕێیان و زیاتر قوترە بەڵێ پتەوترە هیچ لە قۆناغەکانی تر یارمەتیان دانیان کاتی هاتنە نێو زانکۆ پێشوازیکردنی زانکۆ لەیەوە چۆن بوو
وڵی خۆش زۆر باش بوون لەگەڵمان بڵێ پێشوازیکردن لە کاتی بەڕێکردنی ئیشەکانتان چۆن بوون لیان ڕازی تۆ بەڵێ زۆر لە ڕازیم کاراستانێک باشم بۆ کردی چ جیاوازیەک هەیە لە نێوان قۆناغی ئامادەی و قۆناغی زانکۆدا؟ قوتابیل ئامادەیە تەنها وەکو بێژن گوێگیرەکە ناو پۆلێت خوێندنێدا زانکۆ جێگای خوێندنە نەک بێ خۆت عرض بکەیت لە پێش کەسانی تر. ئێمە لە قۆناغی پەروەردە و فێرکردن هاتوونێتە قۆناغی فێربوون و خوێندنی باڵا. دیاردەی قیقاقیقیان قاس ئەڵبەتە خۆشبەختانە کە کەم بۆتەوە بەڵام هەربوونیشی ماوە بەڵام پێویستە ئێمە ئەو دیاردەیە لە ناو خۆمان نەهێڵین. لەگەڵ کۆمەڵە هاوڕێت شەر پرۆژێکمانە دەستە چۆنێتی پێشوازیکردنە قوتابیانی قۆناغی یەک دیاردەی فاشۆن و مۆدرن و واستەکەم زانکۆ جێ خوێندن نەماوە بەس تەنها جێ فاشۆن ئەو شتانەیە. قۆناغی زانکۆ هەستێکی خۆشترە و بەڵکو لە کراوەترە قوتابی کە لە قۆناغێکە مەرحەلەیەکە دیستە مەرحەلەیەکی تر دیستە دنیایەکی تر کەواتە جیهانێکی تر دەبینین. جیاوازی نێوان مامۆستا بینی قوتابی و مامۆستا شێوازی وانەوتنەوە لە هەموو شێوازەکانە تا شێوازی ڕەفتارت لە ناو کۆلێژ هاتو چوونت لە هەموو شێوازەکان جیاوازە. ڕێزکەیەکە بۆ خوێنن مانەتوانی بۆ ڕاستی زانکۆوە زیاتر فێروی بەڵام هەرچی قوتابخانە بوو لەیە فێریان دەکردی. معنی لەسەر دوواجب بوو دەچێ ماڵەوە دەتخوێن. تۆ چ جیاوازێک لە نێوان قۆناغەکانی زانکۆ قۆناغەکانی ئامادەی دەبینی لە دوای ئامادەی تاواکر هاتیتە زانکۆ؟ بەڵێ طبعاً جیاوازێکی زۆر هەیە لە بینی ئامادەیی و زانکۆیە. طبعاً لە زانکۆ بە گەورەبوونی خۆت ئەەکەی هەست بە جیاوازێکی زۆرتر ئەەکەی لێرە حسابێکی زیاترت بۆ ئەکرێ و لە ئامادەی هەرچۆنێک بێ مناڵتر دەرەکەی بەس لێرە گەورەتری خوێندنەکەت فەرقی هەیە شێوازی جلوبەرێک هاتن و ڕۆشتنت قسەکردن لەگەڵ مامۆستاکان ڕەفتارت هەموو شتەکان زۆر جیاوازێکی زۆریان هەیە لێرە خۆت بە کەسێکی گەورەتر داعانی وەک لە ئامادەی. تۆ وەکو قوتابیەکی زانکۆ چ جیاوازیەک لە نێوان زانکۆ و قۆناغەکانی ئامادەیدا دەبینی؟ ئامادەی قۆناغی ترە و زانکۆش قۆناغی ترە بۆ معنی بە شەیەکی تر بڵێن مانای هەندێک شوێن هەیە زیاتر توانی مانای کراوی خۆ لێورن بۆ نمونە قوتابخانە هەندێک مەرجێ بوو بۆی تۆ لێ بۆ نمونە شێواز جلوبەرگەکان یان شێوازی تر دەوات تۆ پەیڕەوت کرد بەڵام لێرانە جیاوازە لێرانەش کە جیاوازە معنی سنووردان نەکراوت بڵێ ئاوا بکە و ئاومەکە بە حکمیەوەی ئەگەر قوتابی بزانێ لێرە زانکۆ ناتوانم بڵێ معنی شوێنێکە بۆ خوێندن زیاتر ئەڵێم ڕێزکەیەکە بۆ خوێنن معنەتوانی بۆ ڕاستی زانکۆوە زیاتر فێروی بەڵام هەرچی قوتابخانە بوو لەیە فێریان دەکردی معنی لەسەر دوواجب بوو دەچێ ماڵەوە دەتخوێن بەڵام هەرچی زانکۆیە دەی بە خۆت هەوڵدێ بخوێنی معنی ڕێزکەیەکە زیاتر بۆ خوێنن. باشە تۆ لە زانکۆوە خەڵکی چەند شارە ناسی ئەو قوتابیانی لەگەڵە بوو هیچ شارێک بوون؟ وەڵای من خەڵکی معنی دەوروبەری هەولێر معنی زیاتریش خەڵکی سلێمانی و قەڵازێ لەگەڵیان تێکەڵمە تا معنی قسم داخلیەکان شم لەگەڵ ئەوان گرت. باشە بێگومان کۆمەڵە جیاوازی کراوە لە نێوان ئامادەی و لە نێو زانکۆ بەڵام لەگەڵ ئەو شتانی کە کۆمەڵە شتی باش گۆڕاون بێگومان شتی خراپیشی هەیە زانکۆ چ دیاردەیەک بەلای تۆ زۆر ناشرینە لە زانکۆدا هەیە؟ بەخۆی دیاردە تا دیاردە فەرقەکە بۆ نمونە زانکۆش تا زانکۆ فەرقەکە بۆ زانکۆ ئەهلیەکان جیاواز لەگەڵ زانکۆ حکومیەکان زانکۆ حکومیەکان زیاتر تێکەڵاوی پێوە دیارە بەڵام زانکۆ ئەهلیەکان زیاتر خەڵک هەمووی بە مواسەفات دەچی معنی هەموو شتەکانیە بە مواسەفات بەڵام زانکۆ ئەهلیەکان و شتانی پێوە دیارن چونکە ئەوانەیەکانە پێ باشترە مەبەستم زانکۆ حکومیەکان ئەو شتانیان پێوە دیار نییە کە بڵێ فلان کەس دەوڵەمەندە و فلان کەس ئاوایە مانەی هەمووی هەتا ڕادێک لێگە ئاستا بەڵام مێسەر زیاتر بۆ تا جێگای شوێنی مۆدە و مانەی ئەوەندەی بە دوای عەرز و شتووە ئەوەندە بە دوای خوێندنەوە نییە. دیاردە پێێتەوە پێ دوای ناشرینە تەمان ناشرینە مانەی پێویستە بشگڕێ بەڵام گۆڕانەکە زۆر زەحمەتە مانە هەر کەس دەڵێ بابی گۆڕین کەس لە خۆی دەست پێ ناکە ئاوە. باشە چەند ڕۆژێکی کەمە قۆناغیەکان دەستیان بە خوێندن کردووە پێویستە چۆن پێشوازی لە قۆناغی یەککان بکرێت؟ بەخوای معنی هەر کەسە و هەر زانکۆی و ئەخلاقی زانکۆیەکە دەردەخات بۆ نمونە زانکۆی هەیە بە گوڵ پێشوازی لێ دەکات هەیە بە ئەنوا شت پێوازی لە تەڵەبەکەی دەکات بەڵام زانکۆش ڕێزم بۆیان بەڵام بەخیقە خیق و شێوازی تر ئەخلاقی زانکۆیەکە دەردەخات تا کۆلێژی ئادا بەم قیقە بەڵێ بینیومە
بینیت ئیم ساڵ ناوەڵە بەڵام ساڵەکانی تر زۆر بوو ساڵەکانی تر زۆر بوو ناکی ساڵ بە ساڵ باشتر بووم دیار باشتر دەوێت بەڵام باشتر دەوێت بەڵام ئەشگەڕێتەوە سەر ئەخلاقی زانکۆیەکە تا چەند پەروەردە بوو بۆ نمونە ناکرێت تۆ مەرحەلە سێبی ئەو دیاردەیە بکەیت چونکە کە بوویە سێ دیارە تۆ پەروەردەیەکی باش نەکراوە لەو زانکۆیە ئیتر ئەگەڕێتەوە سەر زانکۆیەکە بەڕای من تۆکو قوتابیەکی زانکۆ چ جیاوازیک لە نێوان قۆناغی ئامادەی و قۆناغی زانکۆدا دەبینیت سەرەتا بەخێر بێن سوپاسان دەکەم وەکو جیاوازی دوو جیهانی جودانە هەردووشان بۆ علم و زانست زانیارینە بەڵام یەکەمیان پەروەردەیە دەبی پەروەردەکە ئەوەکەی دییان زانکۆ یعنی عالی واتە خوێنی باڵە خوێنی باڵە ئەوەیە کە خۆت دەبی بە دوای سەرچاوەکان بگەڕێ و سەرچاو مەسادرەکان زۆرا زۆرن ئەوەکەی دیش پەروەردە دەبی مامۆستا فێرت بکەم واتە دەبی ملزم بی بە ڕێسە و یاساکانی پەروەردە ئەوەی تریان خوێنی باڵەیە دەبێت تۆ بخۆت هەوڵ بدەیت کەواتە تو لە ئاستێکی زانستی و معریفی یەکزار بەرزی باشە شانی بەلای تۆوە خۆشتر بوو لەو قۆناغانێکە بینیت بە قوتابیانی ئامادەی دەڵێن زوو ئامادەی تەواکۆر نەزانکۆ زانکۆ جیهانێکی ترە خۆی زانکۆ جیهانێکی تر نییە بەو شکلەی کە ئێستا جوانکاریان بۆ کردیا بەدید و تێڕوانینی من ئێستا علم و معریفەت بەڕاستی لە زانکۆ نەما بۆمی بوویتە مۆدیلات و جوانکاری و بوویتە پۆشاک لەبەرکردنی شتی جوان و سەیر و سەمەرە شتی وا دێتەوە خۆ علم و معریفەت بەڕاستی لە زانکۆ زۆر لە ئاستێکی زۆر هەژار و لاواز هەز دەکەی علم و معریفەوەنێ خەڵک گرنگی بە جلوبەرگی دەدا گرنگی بە خوێندنەکەی نادا نەخێر من وەکو خۆم یعنی بە ڕؤیای خۆم بە تێڕوانی خۆم قوتابیان خاصەتەن یعنی بە تایبەتی ئەو لەو جیلەوە سەردەمەی هیچ گرنگجێکی ئەو تۆ بە زانست و زانیاری نادەن لەبەر لە زیاتی ئەوانە زیاتر گرنگجی و گرنجان بە پۆشتنی زور و بەرگ و یعنی شتەکانی شتە بەڵێ کەمالات پۆشاک زیاتر باشە چەند ڕۆژێکی کەمە قۆناغیەکان دەستیان بە خوێندن کردووە پێویستە چۆن پێشوازی لە قۆناغیەکان بکرێت تۆ کە قۆناغی یەک بووی پێویستە بەچی بوو خۆی قوتابی کە لە قۆناغێکە مەرحەلەیەکە دوستە مەرحەلەیەکی تر دەچێتە دنیایەکی تر کەواتە جیهانێکی تر دەبینی لەو قۆناغە پێویستە لەسەر قوتابیانی زانکۆ پێشوازێکی گەرم لە قوتابیان تازە هاتوو دەکەن کەواتە لە قۆناغی کەواتینە قۆناغێک لە هاتینە زانکۆ لە زیاتی ئەوەی کە ڕاستی دیاردە فینۆمینۆیەکی زۆر ناشرین کە دەبینین بە تایبەتی لە کۆمەڵ مجتەمعیمە بە قاقای پێکەنین وشتی وە من زۆرم پێ ناشرینە ڕاستی لە زیاتی ئەوە بە گوڵ یعنی پێشوازی لێ بکەین بە کتێب پێشوازی لێ بکەین بە پێچەوانەوە ئێمە بە قاقای پێکەنین و نازانم قاس هینانە ئێرە و بەخی دەکەینم ئەم دیاردەیەش وردە بەرەو نەمانە چێ ئەم ساڵ لە کۆلێژادا تۆم شتێت بینی ئەمە نەمدیدی ڕاستی ئەو ساڵە بەس ساڵەکانی پێشتر بینیمە بەڵام خۆی لە خۆیدا معنی ئەو قوتابیانە کە دێنە زانکۆ زیاتر ساوکراوەتر دەبن زیاتر ئەوەتر دەبن بۆ دوایش ئاسی ڕۆشە بینیان تۆزێک باشترە لە پێش ساڵی ڕاوردە بەڵێ چ جیاوازیەک هەیە لە نێوان قۆناغی ئامادەی و قۆناغی زانکۆدا قوتابیل ئامادەیە تەنها وەکو بێژن گوێگرێکە ناو پۆلێت خوێندنێدا زانکۆ جێگای خوێندنە نەک بێ خۆت عرض بکەیت لە پێش کەسانی تر ئێمە لە قۆناغی پەروەردە و فێرکردن هاتوونێتە قۆناغی فێربوون و خوێندنی باڵا دیاردەی قیقاقیقیان قاس ئەڵبەتە خۆشبەختانە کە کەم بۆتەوە بەڵام هەربوونیشی ماوە بەڵام پێویستە ئێمە ئەو دیاردەیە لە ناو خۆمان نەهێڵین لەگەڵ کۆمەڵە هاوڕێت شەر پرۆژێکمانە دەستە چۆنێتی پێشوازیکردنە قوتابیانی قۆناغی یەک دیاردەی فاشۆن و مۆدرن و واستەکەم زانکۆ جێ خوێندن نەماوە بەس تەنها جێ فاشۆن ئەو شتانەیە قۆناغی زانکۆ هەستێکی خۆشترە و بەڵکو لە کراوەترە قوتابی کە لە قۆناغێکە مەرحەلەیەکە دوستە مەرحەلەیەکی تر دەچێتە دنیایکی تر کەواتە جیهانێکی تر دەبینی جیاوازی نێوان مامۆستا بینی قوتابی و مامۆستا شێوازی وانەوتنەوە لە هەموو شێوازەکانە تا شێوازی ڕەفتارت لە ناو کۆلێژ هات و چوونت لە هەموو شێوازەکان جیاوازە ڕێچکەیەکە بۆ خوێنن مانەتوانی بۆ واسی زانکۆوە زیاتر فێروی بەڵام هەرچی قوتابخانە بوو لەوێ فێریان دەکردی معنی لەسەر دواجب بوو دەچێ ماڵەوە دەتخوێن تۆکو خوێندکارێکی زانکۆ چ جیاوازێک دەبینی لە نێوان قۆناغی زانکۆ بەراورد لەگەڵ قۆناغی ئامادەیان قۆناغەکانی تری خوێندن
ڕاست سەرەتا بخێراتنا گوتکەن ڕاستی قوتابی لە سەرەتا خوێندنە ئامادەیە لەگەڵ زانکۆ جیاوازەکە زۆر هەن یعنی وەکو بێژین قوتابی ئامادەیە تەنها وەکو بێژین گوێگیرێکە ناو پۆلێت خوێندنێدا وەکو بەس تەنها ینی ئەو زانیاریانینە کە ڕۆژ لەگەل مامۆستای تا توێ بکات و ئابکەن وەکو قۆناغەکە بێژین سەرەتاییە بۆ قوتابیە وەکو بێژین چلانێ گەنجاتیەوە و چلانێ قوتابیەوە هەم تەمەنێکی ینی تەمەنێکی خار ئەوەیە نەشێتن لە هەموو شتەکەدا بەسکە ئەو قۆناغی ئامادەیە بڕی شێتن لە هەمی وەکی بێژین هەم تەمەن و هەم بێژین ئەوێت گەتە قۆناغێکی تەواو قوتابیت ئامادەیەکی کە بخوێنن بۆی بێنە قۆناغەکانی زانکۆ زانکۆی گەلێکی فەرقە قۆناغەکانی تر بله یعنی زۆر جا من ئەو تەرشیحەوا کرد بۆ قوتابیت ئامادەی و هەم ینی دۆست و برادر و هەموو خزم و کەس و کار ئەس بێژم ینی ڕۆژانە بخینە گەل مامۆستا بەردەوام بن کە بێنە قۆناغی ئامادە ینی بێژن زانکۆیدا چونکی جەوێ وەکی بێژن جەوێ زانکۆ یان خۆ خواندن زانکۆی جەوێکی ینی زۆر جەوێکی بەرفرەوان بێژینێ و بێژین تشتێکی زۆر ینی ئاسانتر و بێژین لەگەل ئامادەیە چونکی ئامادەیەکان بێژین سەف شەشێ ئەم هەمی تەڵابە بینەر سەف شەشێ ما خواند و مرحله‌کی بێژین زۆر زۆری قرسە بەل زانکۆی ئەو شتێن ئەگەم زانکۆی ڕۆژانە ینی کێمێک ژیل گەل مامۆستادا بچین ینی مرحلەت بوومە زۆر سوک بن و جەوێ زانکۆیژی گەل ئامادەیە زۆر زۆری فەرقانی جەوەکێکیان بێژین وەکی بێژین ڕلانێ جلوبەرگەوە ئەم بێژین یعنی ڕۆژانە تا هەر ناوە جلوبەرکێکی بکە بەخۆ هەر ڕۆژانە ینی جەوێ تەڵابەی خۆشترە بەس کە ڕۆژانە ئامادەیە بوو ینی هەموو ڕۆژێکی بێژین عسکەری بچاوی تو جلوبەرگێکی پۆشی ئەوە وەکو بێژە جێ مروی زۆر خۆش ناکات چەند ڕۆژێکی کەمە قۆناغیەکان دەستیان بە خوێندن کردووە پێویستە وەکو ئێوە قوتابیانی زانکۆ چۆن پێشوازی لە قۆناغیەکەکان بکە ئایا ئەم دیاردەقیقی خۆم شتەیە جوانە ئەم پێویستە بە شێوازێکی جیاواز پێشوازیان لێ بکەیت بەێ سەرەتا من ئەو ینی ئەو شێوازەژی ئەوە کرد ما بۆ تەڵەباژی ڕۆن کردەوە ئەو ساڵ گەز بە ینی جیاوازتر گە ساڵت ینی بۆری وەکی بێژن چووی پێشوازە تەڵەبا کرد ینی ساڵت دی پێش یانیان بین یا ڕاستبیتە قیغەغیق تەڵەباتی مەرحەلەیەکات کرد و باس ئەو ساڵ مە شێوازە کردی مەبشرینیوە پێشوازە تەلابا کرد و ئەمە زۆر یعنی قوتابیت ماوەکو بێژن هەم لێژنێت قوتابیان و هەم تەڵابێ دێژی کەوەکو بێژن هاوکار بینە گە تەلابا ڕێنیشان دەربینە گە قوتابیان مەرحەلەیەکدا بۆ ئەوەی توش هیچ گیر و گرفتەکێت ئەوەی نەبین و کە هیچ کەسێکژی ینی مە دووبارە کردی هیچ کەسێک قاقیقی و بێژین و گەل گە تەلابێت قۆناغی یەکێ بکەتن بۆ ئەوەی کە لاوان ئێوەش دەماگوتی هەر کەسێک لێ قیقی بکەتن توش زراعات بێتوانی شتێکی وەکو بێژین شتێکی جوان نییە ناوزان کە تو بگە مەرحەلەکی زانکۆی قیقی طلبت که چونکی لهمان کاد توجی مرحله یک بی بوچ یعنی وقت که او طلبش خدا بش که تا اگر تو قیقی وقت که او مرحله که تو قیقی بیج و کی بیجن ام بیجن قیقی قادوی یا سی ونی اوجت ما ان شاء الله اوجت نامین قیقی ناو کلیادا و هوا سرکوتنی جی هم بونگو هم قطابیت تخازن و قناقدی که جبین خیر نسات شو خۆشەویستانەوەی گوێبیستی بوون پەیامی خوێندکارانی کۆلێژی ئاداب بوو بۆ شاشە جوانەکەی کەناڵی پەیام ئەوان باسییان لەوە دەکرد کە ئەو جیاوازەی کە هەیە زۆر زۆرەیانی بەراورد ناکرێت لە قۆناغی ئامادەی و قۆناغی زانکۆ و هەنی و تەڵەبانیاندا کە لە قۆناغی ئامادەین و پێیان وتن زوورم بۆ زانکۆ بۆی هەست بە گەورەبوونی خۆتان بکەن هەست بەوە کەم ڕاستی ژیانێکی نوێی گەنجایەتی دەست پێ بکەن پێگومان زانکۆ یەکێکە لە پرۆسە ئەکادیمیەکانی خوێندن و پێویستە هەموو گەنجێک بەم پرۆسەیەشدا بڕوە و یەکی لەو دیاردە ناشرینانەی کە باسییان کرد من حەزم لێ لە بەرنامەکەم ئاماژەی پێدەم بەداخەوە زانکۆ ئەوەنەی بۆتە شوێنی مۆدە و عرضکردنی فاشیۆن و عرضکردنی جلوبەر کەمتر بۆتە شوێنی خوێندن و خوێندن تێیدا کەم بۆتەوە و ئاسی ڕۆشنبیری تێیدا لاواز بوو بێگومان ئەوەش زانکۆ بۆ زانکۆ دەگۆڕێت و شەخص بۆ شەخص ئەم باسەیە دەگۆڕێ و ئەوان سوپاس بەخوا لەوەی کە لە تەواوی کۆلێژی ئادا پرسیارم کرد و لەو قوتابیانەی کە ئێوەش گوێبیستی بوون دیاردەی قیقەقیق و وتنی قاس بە خوێندکارانی قۆناغی یەک نەمایە و زۆر بە لێنەبراوانە پێشوازیان لێکردون هەم لەلایەن سەرۆکایەتی بەشەکانەوە کە پێشوازیەکی گەرمیان لێکراوە لەلایەن خوێندکارانەوە هاوکاریان بۆ دەربڕیون هیوامان وایە ئەو بەرنامەیەش بەرچاو ڕوونیەک بێ بۆ ئەوان بەم ئەندازە گەشتنا کۆتای ئەڵقەی بەرنامەی ئەمجارەی پەیامی تۆ تا ئەڵقەیەکتر و بەرنامەیەکتر و تەوەیەکتر بەیەوەی خۆشەویست شاد دەمەوە سڵاو و ڕێزی عیمرانی پێشکەشکار و یونس عەبدوڵڵای کامێرەمانتان لێبێ تا ئەڵقەیەکتر بەیەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ